فلما ذهبوا به تكاتك برديان هر لا دواي ابن جرير الطبري رحمة خوای بتفسيركي دفرمه هر ئەوەندەی خۆش بوو کە لە بەرچاوی باوکی نەما دوایی ئەو ڕوخسارە جوان و بەشوش و پێکەنی ناوی و خۆشیی کە لای باوکیان بۆ یوسفیان دەردەبڕی ئەوە گۆڕا دەفەرمێ لە مفەسرینی سەلەفەوە دەیگێڕێتەوە دەفەرمێ دەستیان کرد بە تووڕەبوون و قسە پێوتن و لێدان لە ڕێگا ئەوە دەیبەن و لێی دەدەن تەبەری دەفەرمێ یەکێکیان لێی دەدا ڕای دەکرد بۆ باوەشی ئەوی تر بەشکو ئەو بیگرێتە خۆی ئەوی تریش لێی دەدا ڕای دەکرد بۆ لای ئەوی تر وەلحاڵ لێدانێکیان لێدا ئەوەی مابوو کە بمرێت دوای ئەوە ئەو برایەیان کەوتی لا تەقتولوا یوسف نابێ بکوژێ فڕیدە ناو بێرێک وتی باش ئێمە لەسەر ئەوە ڕێک نەکەوتین ئیتیفاقمان نەکرد خەریکە بیکوژن ئێوە نابێت ئەوجا دەستیان لە لێدانی هەڵگرت وأجمعوا أن يجعلوه في غيابة الجب ڕێککەوتن لەسەر ئەوەی کە بیخەنە ناو قوڵایی شوێنێکی نادیاری بیرێکەوە تەبەری دەفەرمێ ڕەحمەتی خوای لەبێت دەفەرمێ شۆڕیان دەکردەوە بۆ ناو بیرەکە ئەویش لە ترسی خۆی و لە ترسی کەوتنە ناو بیر و خستنە ناو بیرەوە بە لێواری بیرەکە خۆی گرتبوو تون بۆی نەکەوێتە ناو بیرەکە هێنایانە دەرەوە هەردوو دەستیان بەست و جلەکەشیان لێدانا کراسەکەیان لێدانا قەمیسەکەی دوای ئەوە فڕیاندا ناو بیرەکە کە فڕیاندا ناو بیرەکە دەفەرمێ کەوتە ناو ئاوەکە و دوایی خۆ هەڵسایەوە بۆ سەربەردێک لەوێ بانجیان کرد وتیان بزانین ماوە یان مردووە کە بانجیان کرد دڵی خۆش بوو دەفەرمێت دڵی خۆش بوو یوسف عەلەیهی سەڵات وسەلام وتی لەوانەیە ڕەئیان گۆڕابێ و دەرم کەن و بەزەیان پێ بدا بێتەوە فەرمێ کە وەڵامی داونەتەوە ئەوجا وتیان دیارە ماوە دەی ئەوجا بەردبارانی کەین با بیکوژین وڵای محاوەلەی ئەوەشیان کرد بەڵام ئەو برایان ڕێگەی پێنەدان تی نابێ بکوژێ لی گەڕێن تەواو فڕێماندایە ئەوێ لێرە براکانم ئینسان بیر لە چی بکاتەوە بیر لەوە بکەینەوە برا کۆمەڵێک برا ئیتیفاقکەن لەسەر ئەوەی ئەو کارەساتە بە برایەکی بچووکی خۆیان بکەن چی وای کرد یوسف ماڵیانی خوارد بوو نەخێر یوسف جنێوی پێیاندا بوو نەخێر کەسیانی کوشت بوو نەخێر بێڕێزی بەرامبەریان کردووە نەخێر ئەی تاوانی یوسف چییە تاوانی یوسف ئەوەیە کە دەبینن یوسف بەرەو تەفەووقێک دەڕوا جارێ نەشگەیشتووە پێی بەرەو بەرزاییەک دەڕوا کە ئەوان پێی ناگەن و ئینسانی حاسد نایە منافەسە لەگەڵ ئەو کەسە بکا کە پێشی کەوتوتەوە بەڵکو بگاتە ئەو پێشی کەوێتەوە بەڵکو هەوڵی حاسد هەوڵێکی دەنیئە دەیەوێ فاضلەکە لە ناو بەرێت دیقەت دەناوە وفي ذلك فليتنافس المتنافسون تۆ دەبینی ڕەفیقەکەت تەڵەبەیە قورئانی لەبەر کردووە تۆ تا ئێستا پێت لەبەر نەکراوە مەچوو سمعە و کەڕامەتی ئەو بشتێنی لە ناو ڕەفیقەکاندا کاکە ما ڕاست دەڵێن قورئان لەبەر کردووە بەس زۆر کەسێکی خراپە ئێوە نایناسن خۆت ناگەیتە ئەو ئێستا دەتەوێت بیشتێنیت منافسی تیجارەت و بازرگانیەکەی لە تۆ برەوترە دەیەوێت لە ناو خەڵک کاکە ئەو شتێک کە دەیهێنێ ئەو تیجارەتەی دەیهێنێ ئەمە لەوێ بەغەش هێناوێتی یا دزی کردووە یا شتەکەی ئەسڵی نییە یا هەیە جار وا هەیە مرۆڤی وا هەیە دەچێت ئەو کەرەستەی تۆ هێناوتە بۆ نمونە ئاو معمەلی ئاو لەگەڵ معمەلی ئاو بۆ نمونە دەیڵێم دێت دەبەیەک ئاو یا چەند دەبەیەک دێنێت لە ناو کارتۆنێکدا شتێکی پیس خراپ دەخاتە ناوی کەپسی دەکاتەوە ناو خەڵک سەیریکەن ئەو معمەلە ئەوە ئاوەکەیانە واژ نییە بۆیە برا ئینسان کە حەسوودی گرتی پەنا بە ڕەب العالەمین حەسوود هەموو هەوڵ و تەقەلایەک دەدا بۆ ناشیرنکردن و لە ناوبردنی ئەو کەسی حەسوودی پێدەبا چونکە حەسوود ئەو کەسەیە کە خۆی ئاستی نزمە
کە خۆی لە دواوەیە ئەو هیممەتەی نییە کە بەرز بێتەوە و پێشکەوێتەوە، ئەی ناچار چی دەکات؟ ناچار دەڵێ ئەو کەسەی کە لە بەرزیە و لە پێشکەوتندا با ئەو دابگرم، با ئەو لەکەدار بکەم، با ئەو ڕاکێشم بەرەو خوارەوە، خۆم هەر ناگەمە سەرەوە با ئەو نەهێڵم. دیقەت بدەنێ، یعنی ئینسان ورد بێتەوە لەو مووقیفە کێبی کە برا بەرامبەر برایەکی بچووکیان بە لێدان بەخستنە ناو بیرێکەوە و بە هەوڵی کوشتنی، یعنی بە هەموو شێوازێک. باشە تاوانی چییە براکانم؟ تاوانی چییە؟ یحیای کوڕی زەکەریا کە پێغەمبەرێکی خوا بوو عەلەیهی السەڵات وەسەلام، کە ئەو پێغەمبەرێ ئەسڵەن لە ژیانیدا نە تاوانی کردو نە بە خەیاڵێکی داهاتووە، سەریان برد. یعنی ئینسان مرۆڤ کە خراپ بوو دڕندەیەکی لێ دەردەچێت زۆر خراپ، زۆر. بۆیە براکانم ئینسان تەزکیەی نەفسی خۆی نەکات، واتە مەدحی نەکا، بەڵام بە هەوڵی پاکردنەوەی نەفس و دەرونی خۆمان بین.